دکتۆر کازم لە مانگی یەکی ئەم ساڵەوە سەرەتای نەخۆشیەکەی دەرکەوت کە دەرکەوت ئیتر ئاوا بەرەبەرە لێی دیارریەگا و بێتاقەتە بوو بین بین باشە بوو بین بێتاقەتە بوو هەتا کەوتینە مانگی دوو کە کەوتینە مانگی دوو تەواوەتی بێتاقەتی کرد تەواوەتی بێتاقەتی کرد بین تووشی نەزیفە بوو خوێنی هەڵەهێنایەوە و خوێنی دائەنا و ئیتر دەی وا کاری تێکرد لە پڕ بە هیلاک چوو بە پەلا گەیانمانە خەستەخانەی شار کە گەیانمانە خەستەخانەی شار دکتۆرەکان هەموو لەسەری کۆمەڵ بوون زۆر متەحیرمان وتیان ئەمە چییە چی دراوە تێ بۆ وای لاتووە ئێمەش بێخەبەر بووین وتمان نازانین ئەلموهیم دوو جار ناوسووریان بۆ کرد کە سەیریان کرد هەموو ناو سوورجک و ماعیدەی هەمووی برینارە و هەمووی خوێنی لێدچێت هەمووی برینارە بەم نەوع و خوێنی لێدچێت باشە نەیانەزانی چی لێ بکەن بەڵام مهم ئەوە بوو نەیانەتوانی دەست بەرن بەقەی زەڕەیەکی لێ بکەنەوە بۆ فەعل ئەلموهیم بردمان بۆ دەرەوەی وڵات کە بردمان لەوێ خۆشبەختانە فەحسی چاکیان بۆ کرد و تەقریریان بۆ کردومانە وتیان کاکە کوڕەکەتان ژەهەر خوار کراوە ئەمەش تەقریرەکەیە بۆمان کردوون تەواوی تر بزانن بەڵام ئێمە مەحاولەی لەگەڵەکەین بزانین ئیشەڵا خوا ڕەحمی پێ بکە ئیتر ڕۆژ بە ڕۆژ ئەم کوڕە خرەبەرەوە خراپیە چوو اینجا عەزاکانی دەی ڕۆژێک گورچیلەکانی بوو ڕۆژێک سپڵی بوو ڕۆژێ جگەری بوو ئیتر دەی سیحەتی ڕۆژ بە ڕۆژ تێکە چوو لە گفتو گۆکەو بە حاڵ لەژێر لێوەوە بە حاڵ پرسیارێکمان کرد لە ڕەفیقە نزیکەکانی خۆی لەنەوەی نوێ وتمان ئەرێ کاکە ئەمە لە ئێوە نزیک بوو لەگەڵ ئێوە بوو باشە ئەمە چی دەرخواردرا چی بەتەرهاو بوو ئاوای لێ بۆ ئاوا عیبادە بوو وەڵا ئەوان چەند کەسێ بوون تێک چوون شەڵەژان تێک چوون شەڵەجان وتیانجا کوا ئەوە ساڵ و نیوەکە لەگەڵ ئێمە ئەماوە یەک ساڵ و نیوە لەگەڵ ئێمە نەماوە ئێمە ئەحواڵ و سۆراقی نازانین باشە ئێمە کە دکتۆرە بەڕێزەکانی دەرەوەی وڵات لە ئێمەی تاکید کردەوە کە ئەمە دەرمان خوارد کراوە ئایا ئێمە دۆست و دژمنەکانیمان تێکەڵ بوو نەمانزانی کامە دژمنەکەی و کامە دۆستەکەیە ئایا ئێمە توانین عنوان بین بە کەس نا چۆن ناتوانین عنوان بین بە کەس چونکە بەڕاستی ئیتر ژیانی پاراستنی ئەو کوڕە نەخۆشەی ئێمە کەوتە تەرشانی ئێمە چۆنە ببین نادانین ئەم دۆست و دژمنانە تێکەڵ بووە نادانین بین بە چیە نادانین چێ دڵسۆزە ئەی باشە ئەو چەند کەسانە ئەگەر ڕاستەکەن و خەمخۆری دکتۆر کازمن و دکتۆر کازمیان خۆشەوێ باشە بۆ ناچن بوتا لێرە هەتا لێرە بوو لە خەستەخانەی شار بوو فاتەکەی لە شۆڕش بوو لە بنکەی پۆلیسی بەختیاری بۆ متابعەیان نەکرد ئەی بۆ پێش ئێمە نەکەوتن و دەستی بگرن و بیبەن بۆ دەرەوەی وڵات ها بۆ ئەوان خۆیان لەو مەسەلەیە شاردەوە و خۆیان گوم کرد هەتا 9 مانگی پێچوو ئینجا پاش 9 مانگ ئێمە تەنیا پرسیارێکمان کرد ئەوان بەو پرسیارەی ئێمە شەڵەژان و تێک چوون و نازانن بەرەو کوێ ڕاکەن بەرەو کوێ شت بڵاوکەنەوە شتی ناڕاست باشە لەبەر ئەوە کاکەگیان ئێمە داوا لە هەمووتانەکەین یعنی تۆ سەیریکە یعنی ئەگەر یەکێکیش ڕاستێکی بەلاوە بێت بێوێ ئەم ڕاستی دکتۆر کازم بڵێت یا بێوێ شتێکی ڕاز لەسەر دکتۆر کازم بڵێ ئەمان یەکسەر هجوومەکەنە سەری یەکسەر ئیهانەیەکەن ئەخ نابێ چۆن وابێ ئەوە ڕاستی بەلاوەیە ئەوە ڕەفیقی دکتۆر کازمە ڕاستی بەلاوەیە ئەبێ و ڕاستیە بڵێ تۆ بۆ ئیهانەیەکەی بۆ هجوومەکەی تەسەری کەواتە تۆ شتێ لە خۆتا شکەبەی والله ئیتر بە هەر حاڵێ خوا بکە ئینشاءالله دکتۆر کازم سەلامەت بێت بە ئیزنی خوای گەورە ئیشەڵا بە بێم زەڕت چاک ببێتەوە و بێتەوە بۆ ناومان بەڵام ئەگەر خوا نەخوات مقەدەرێ بخەومێت و خوا نەخوات بە پێچەوانەی ئەوە بێ وەڵڵاهی ئەوەی کە گومانم لێیەتی چاوی بە دەرنەفیس دەرێنم بەسەریان ناڕۆم باشە زۆر سوپاس
اختر خان من كان عايم للرضا بايك دوب السكن اختر خان دوعاء لێ بکە. خاتون